چۆن بە کۆمنت و لایک ڕای گشتی لە خشتە دەبرێت؟ چی لەبارەی کۆمنتە ئامادەکراوەکانەوە دەزانیت؟ ئەوانە کێن لە کوردستان کۆمنت وەک تەڵە بەکار دەهێنن؟ پلاتفۆرمێکی زۆر هەیە لە دنیا کە تۆ توانیت پرۆفایلی فێکی لەسەر دروستکەیت. زۆر سوودی هەبوو لە ماوەی 20 ڕۆژ 7 بۆ 8 کیلۆ پێی دابەزیم. کەنیخەکەی زۆر هێزانە بەشی 3 تا 6 مانگت ئەکا. بەشێک لە گروپەکانی خاوەن بەرژەوەندی هاوبەش پەیجەکانی تایبەت بە ساختکردنەوەی کاڵای بێکواڵیتی، ئەوانەی دەرمان بە شێوەی نایاسایی دەفرۆشن، تەنانەت ئەوانەی کەرەستەی بێکواڵیتی جوانکاری و ئارایش دەفرۆشن هاوشێوەی بەشێک لە لایەنە سیاسیەکان پەنا دەبەنە بەر تەکنیکی سەرلێشێواندنی وەرگر و گۆڕینی ئاڕاستەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئەمەش بە ڕێگەیەکی زۆر سادە، تەنیا نووسینی کۆمنتێک یان دەربڕینی کاردانەوە بە ستیکەرێکی پێکەنین، گریان، تووڕەبوون بۆ ژێر پۆستەکان. دکتۆر یادگار عەلی پسپۆر لە بواری میدیا پێی وایە بەشێک لەو کاردانەوانە ڕێکخراون. گروپی تایبەت بە ئامانجی پێکانی مەبەستەکانیان بە ئامانجی تیرۆری فکری نەیارەکانیان دەستیان داوەتێ. کۆمنتی یەکەم و دووەم و سێمی ژێر پۆستەکان کە زۆر جاردەقی ئامادەن و لەشکری سۆشیال میدیای لایەنەکان بە فەرمانی سەر و خۆیان بڵاویان دەکەنەوە، مەبەستیان بەلا ڕێدابردنی وەرگرە. ئەوانەی ڕوبەڕووی تیرۆری فکری لە سۆشیال میدیا بوونەتەوە تێبینیان کردووە یەکەم کۆمنت بە چه ئاڕاستەیەک نووسرا بێت، کۆمنتەکانی دواتر نزیکایەتی زۆریان لەگەڵ ئەو ئاڕاستەیە هەیە. زۆربەی کات ئەو کۆمنتانەی کە بە فیک دائەندرێن لەناو پۆستێکە، زۆربەی کات دووبارە ئەبنەوە و زۆربەی کاتیش ئەو کۆمنتی کە نووسراوە مانای نییە، یعنی هەڵی ڕێزمانەوانی تایە یان وشەیەکە پەیوەندیدار نییە بۆ بابەتەوە. تەنها چییە؟ کۆمنت ڕقەمەکەی گەوراکە. بۆیە لە ڕووی ئەوەشەوە هەم دیسان ئەچیتەوە سەر پرۆفایلەکەی سیرێکیتەوە کە تۆ ئەم بەکارێنرا پرۆفایلەکەی فیکە. وەرگر زۆر جار هێندە لە پۆستەکە ورد نابێتەوە، ئەوەندەی خەریکی خوێندنەوەی کۆمنتەکان دەبێت. زۆر جار لە کۆمنت بەکارهێنەران لە یەک دەپرسن ئەو پۆستە مەبەستی چییە و چی ڕووی داوە. هەندێک جاریش کۆمنت نووسەکان پێچەوانەی پۆستەکە لێدوان دەنووسن. بە نمونە کاتێک هونەرمەندێک دەنگۆیەکی لەبارەی کۆچی دوایی خۆی بڵاو کردبوویەوە، یەکەم کۆمنت نووسرا بوو ڕۆحی شاد بێت. بە دوایدا زنجیرەیەک کۆمنت هاوخەمیان دەربڕی بوو، نزای خێریان بۆ کردبوو، هیوایان خواستە بوو جێگەی بەهەشتی نەبراوە بێت. ئەمە مشتێکە لە خەرواری کاریگەری کۆمنتی یەکەم و دووەم. ئاڤانجاف کچە ڕۆژنامەنووس و توێژەری میدیایی ڕای وایە ئەوەی دەکرێت هەڕەمەچیانە نییە، ئامانجی لە پشتەوەیە. گروپی تەرخانکراو بۆ ئەو کارە کاری لەسەر دەکەن بە ئامانجی بەلاڕێدابردنی ڕای گشتی و شێواندنی ڕاستیەکان یان پیشاندانی کاردانەوەیکی تایبەت بە پرسێک لە چوارچێوەی هەڵمەتێکی وردی پلان بۆ دانراو. یەکێک لەو نەخۆشانەی بەهۆی بەکارهێنانی دەرمانێکی ساختە ڕەوشی تەندروستی خراپتر بووە لە لێدوانێک بۆ کەناڵەکان نەیشاردەوە کە کۆمنتەکانی خوێندووەتەوە. زۆرێک لە کۆمنتەکان وتویانە سوودمان لەو دەرمانە وەرگرتووە. کەوتۆتە ژێر کاریگەری ئەو کۆمنتانە، دەرمانە ساختەکەی کڕیوە و ئازارەکانی پتر بوون. شارەزایانی بواری میدیا هۆشداری دەدەن نابێت بەکارهێنەر بکەوێتە ژێر کاریگەری شەپۆلەکانی چەواشەکردن. پێویستە بە پێوەری لۆژیک و بە وردبوونەوەی زیاتر لە بابەتەکان کاردانەوەی خۆی دەرببڕێت. پێویستە بە زۆری کۆمنتەکان فری و نەخوات بە دوای بەڵگەدا بگەڕێت. تەنیا بە یەک سەرچاوە ڕازی نەبێت و هەوڵی گەڕان بە دوای ڕاستەقینەی زانیاریەکان بدات. لایک و کۆمنت و کارلێکە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیادا بەهادارن، کاریگەرن. ڕەنگە کاریگەری زۆرتر لە پۆستەکە لەسەر وەرگر و ڕای گشتی دروست بکەن، بۆیە باشتر وایە بە وردی و لە شوێنی خۆیاندا بەکار بهێنرێن. ڕەنگە تۆش یەکێک بیت لەوانەی کۆمنت دەخوێنیتەوە. ئایا پێت وایە کۆمنتی ئەوانی دیکە کاریگەری لەسەر تۆش داناوە؟